ئەم دەشەوە ئەفضەل لەیالی العام، باشترین دەشەوێکە لە هەموو ساڵەکەیە. خدا ئەم هەلو فرسەتانە بۆ دانەدانەتان دێنێتە پێش، ئالەویا دەرەکەوێ کێ بەڕاستی دڵسۆزە بۆ خوا، پاشان دڵسۆزە بۆ مسلمانان، پاشان دڵسۆزە بۆ ماڵی خوا، پاشان دڵسۆزە بۆ خۆی، پاشان دڵسۆزە بۆ قیامەتی خۆی. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام كان يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره. ئەلەم دەشەوەیە کۆشتێکی ئەکرد لە عیبادەت و چاکەکاریە، لە بیستشەوەکەی ترا بەو شێوەیە نەبوو کە ئەم دەشەوەدا دەهات ئەحیا اللەیل، تێکڕای شەو ناخەو، وەجەد زۆر تون دەبوو لە عیبادەتا و لە چاکەکاریە، و ئەیقەضە ئەهلە نەشی دەهێشت هیچ جێشێ لە هاوسەرانی بخەون لەم دەشەوەدا بۆی بەشدار بن لەم خێرە گەورەیە. بەتایبەت لەم دەشەوە گەورەیە گەورەترین شەوێکی تایە لە ساڵەکەیە کە شەوی ڕێزە، خوا ڕێزمان زیاکە یا ڕەبی، کە ئەویش لەیلەتو القەدرە، ئەو شەوەیە کە بەڕاستی فرسەتێکە لە دەستایە، هەزار مانگ عیبادەت دەتوانی بەدەست بێنی، لەبەرەوە لەم شەوەدا لە دەستی مەخۆتی مەدە تەنەزەل المەلائیکەة والڕوح، جبریل عەلەیهی السەلام، مەلایکەکانی خوا دابەزن لەگەڵ ئێمە یا بەشدارن لەم شەوەیە، بۆ چونکە ئەمە زۆر گەورەیە لای خوا تەبارەکە وەتەعالە. بگرە هێندەی مانگی ڕەمەزانیش لەواشەیە، نرخ و بایەخی خۆی هەبێ، من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ بەتەنها لە شەوی قەدرە ئامادە بێ لە ماڵی خوایە و عیبادەت بۆ خوا ئەنجام باوشەوە، خدا دەیکاتە سەرینەوەی هەموو گوناهەکانی. من حرم خيرها أو كسيل بيبش بي ليلة القدر فقد حرم الخير كله. وشعبة لقلاناك يا پیغمبر صلى الله عليه وسلم، هو لو شوية بيبش بي بخوا لهم خير بيبش بي، وسوين بخوا ايش بيبش بي لو شوية محروم جي خويتي خدا بيبشي كان لهم شاكا كاني خوي.